دیارە لەسەر پرسی چالاکیەکانی ژووری بازرگانی سلێمانی هەوڵەکانی بۆ پێشخستن و هەروەها بۆ زامنکردنی جۆرێک لە خۆراک و هەروە پڕکردنی کۆگاکانی تایبەت با خۆراک لەم سنوورەدا چەند چالاکیەکیان ئەنجام داوە بەڕێوەبەری ژووری بازرگانی سلێمانی کە لە ماوەی ئەم مانگەدا دوو جار سەردانی ئەرمێنیا و یۆنانی کردووە. من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم کە بەڕێز عەتا ڕەجەب کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی ژووری کارگەری بازرگانی سلێمانین و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە. کاک عەتا سپاس بۆ ئامادەبوونت. سپاسی ئەوەکەم. بە شوەیەکی گشتی دەمەوێت بزانم ئێستادا ژووری بازرگانی سلێمانی لەکوێ ئەو خۆراکانی کە لە نێو کۆگاکاندا هەیە و ئەو خۆراکە سەرەکیانی کە بۆ هاوڵاتیان پێویستە چۆنە؟ بەپێی بۆ داچوونی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی هیچ مشکلێکی خۆراک نییە. بەڵکو خۆراک زۆرە و بازرگانەکان لە هەموو لایەک و لە هەموو شوێنێک بە دوای دەرچێکە ئاگەڕێن کە سلێمانی و هەرێمی کوردستان بێ خۆراک نەبێت هەتاوەکو ئێمە بووشینێتە مەڵبەندێک بۆ عێراقیش کە ئەتوانین بڵین لە سلێمانیەوە زۆربەی زۆری کاڵاکان بڵین کاڵا خۆراکیەکان و کاڵاکانی تریش ئەگوازرێتەوە بۆ عێراق. باشە بەڕێز کاک سیروان کە بەڕێزیان بەڕێوەبەری ژووری بازرگانی سلێمانین لە ماوەی ئەم مانگەدا چەند سەردانێکی کردووە بۆ یۆنان و بۆ ئەرمینیا. هۆکاری ئەم سەردانانە چی بووە؟ بە بانگشتی فەرمی بووە یاخود تەنها لە ڕێگەی پەیوەندی تایبەتیەوە بووە؟ ئێمە وەک ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لە ڕێی بەڕێز کاک سیروانەوە کە سەرۆکی ژوورە لەگەڵ قۆنسڵی یۆنان کە سەردانی ژووری کرد کۆبوونەوەیەکمان کرد و گەیشتی نەموزەکەرێکی تەفاهم کە بتوانین شاندێکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لەگەڵ مەجموعەیە کۆمپانیای خۆراک و کۆمپانیای بواری کوشت و کاڵی سەردانی ئەو وڵاتە بکەین. لە وڵاتە معرەزێکی کراوەتەوە لە شاری سالۆنیک و ئەوانیش بە خۆشیەوە داوەتی ئێمەیان کرد. ئێمە وەک ژووری بازرگانی وەک شاندەکەمان لەگەڵ کۆمەڵێک لە بازرگان و پیشەسازی شاری سلێمانی ڕوومان کردە ئەو شارە و لەو شارەوە بە پێشوازێکی زۆر جوانیان لێکردین و بەشداریمان کرد لەو پێشنگایە کە پێشنگایەکی خۆراکی و کشت و کاڵی بوو. باشە ئەم سەردانانەی بەڕێوەبەری ژووری بازرگانی سلێمانی درێژەی دەبێت بەردەوامی دەبێت بۆ وڵاتانی دیکە؟ ئێمە دامەت ئۆنلاین و ناوەستین ئەمانەوەیەک بە هەموو شێوەیەک بتوانین بارێکی ئابووری سەقامگیر لە وڵاتەکەمان و لە شارەکەمانە جێبەجێ بکەین بۆی کە نەهێڕین بێخۆراک بین بێ ئەو مەوادانە بین کە پێویستی ڕۆژانەی خەڵکیە. هەر بۆ ئەومە بەسەر ڕوومان کردە وڵاتی یۆنان و ڕوومان کردە وڵاتی ئەرمینیا بۆ ئەوەی کەوا بتوانین باری ئابووری خۆمان لە ناحیەی خۆراکەوە زیاتر سەقامگیرکەین زیاتر پەرە پێ بدەین و ئەوانیش بە سوپاسەوە وەڵامی داواکانیان ناینەوە و هەروەها لە بڵین لە معرەزەکە چەند گرێبەستێکی گەورەش کرا لە نێوان کۆمپانیەکانی شاری سلێمانی و کۆمپانیەکەی ئەوانە لە بواری خۆراکی و لە بواری کشت و کاڵی و لە زۆر بواری ترا و واشیان لێ کردوین و وعدیەوەشیان پیاوین کە لە چەند مانگی داهاتووە هەم دیسان مەجموعەیەکیکە لە بازرگانان و لەوانی کە لە بواری خۆراک و لە بواری بیناسازی شائیژەکەن ڕووکەن وڵاتی وێنان. لەم دوو سەردانەی بەڕێوەبەری ژووری بازرگانی سلێمانی بۆ یۆنان و بۆ ئەرمینیا ئەو بازرگانانە کێبوون کە لەگەڵیاندا بوون و بەسمەوەی لە چ بوارێکدا زیاتر تیشک خراوەتە سەربوونەوە سەردانەکان؟ ئێمە زیاتر لە بواری خۆراکیا بوو لە بواری کشت و کاڵیا بوو ئەو بازرگانانی کە لەگەڵ ئێمە هاتبوون بۆ ژووری من خۆم یەکێک بووم لە شاندەکەی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی زیاد لە 49 کەس هاتبوون کە زۆربەی زۆریان خاوەنی کۆمپانیا بوون و زۆربەی زۆریشیان کاسب بوون کە هاتبوون لەوێ بۆ ئەو معرەزە شتێکی باش بوو چونکە معرەز کۆکەرەوەیکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە پێویستیان بەوە هەیە. مەسەرەن گەلێ جار بازرگان ئەچێ وڵات دەگەڕێ شتێکی وای دەست ناکەوێت بەڵام لە معرەزەکە بە ئاسانی ئێتە بەردەستی بۆ یەکردنەوەی معرەزەکان و بەشداریکردن لە معرەزەکانە
شتێکی زۆر زۆر چاکە و ئەو کەسانی کە لەگەڵ ئێمە بوون زیاتر لە بواری خۆراکیا بوو زیاتر لە بواری کشت و کاڵیا بوو چەند بازرگان بوون کاکەڵتا تقریبا 49 کەس باشە ئەم سەردانیکردنە تەنها سنووری پارێزگای سلێمانی کردوەوە واتە ژووری بازرگانی سلێمانی یان شارەکانی تر و بەگشتی وڵاتانی دیکە لەم سەردانەیە بەشدار بوون بەس تەنها شاری سلێمانی گرتەوە چونکە ئێمە ئیتیفاقەمان لەگەڵ جەنابی قۆنسڵەوە بوو کە شاری سلێمانی بەشداری بکە دوای شاری سلێمانی بڕیاری ئەوشمان ناوە کە لەم سەفەری داهاتوومانە لەوانەیە لە مانگی دابێ ینی لە بەشداریکردنی هەرێمی کوردستان هەمووی بێ بە هەولێر و بە دهۆک و بە هەڵەبجە و بە شارەکانی تریشەوە باشە زۆر لە کاتی ئەم شەڕێکە لە نێوان رووسیا ئۆکراینیا هەیە زۆر پرس و بەسە دەکرێت بەم شەڕەوە ئەو قەیرانی خۆراک باسی لەوە دەکرێت بەدەر لەوەی کە باز لە پرسی سوتەمەنی و غاز و بابەتی دیکە دەکرێت لەسەر پرسی خۆراک لە ماوەی ئەم شەڕ و ناکۆکی نێوان رووسیا ئۆکراندا چ گۆڕانکاریەک بە خۆراک و کۆگاکان لە شاری سلێمانی داهاتوە ئێمە خۆشببختانە لە شاری سلێمانی خاوەنی کۆگایەکی گەورەین کە ژووری بازرگانی پیشەسازی دروستی کردووە و یاوێتی بە بازرگانان و بازرگانان لەوێ کۆگای هەموو شتەکانیان داناوڕین هەموو موادە غیزایەکە ئێستا ئێمە تقریبا ئەتوانم بڵێم پێویستمان بە موادی غیزایی نییە تاوەکو ماوەیەکی زۆریش لەبەر ئەوەی کەوا بازرگانەکان مشوریان خواردووە و هەموو لە کۆگاکانیانە خزنیان باش بە دیاریکراوی باز لە پرسی ئار دەکرا و هەروازەی دەکرا کە نرخەکەی گۆڕانکاری بەسەرداتێت باز لەوە کرێکە ڕۆن لەگەڵ زەیکە ڕەنگە کەم بوو بێتەوە لە شاری سلێمانیدا لە هەرێمی کوردستان بەشێکی گشتی باسی لێوەکرا لەناو سلێمانیش بە دیاریکراوە ئەمە هیچ گۆڕانکاریکی بەسەرداتوە هۆکار چیەکە نرخەکەی جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری بەسەرداتوە خۆی لە هەموو عالەمە چەند شتێک لە ئەچێتە بواری بۆرسەوە لەوانە گەنم زەید ڕۆن چۆن نەوت ئەچێتە بۆرسەوە ئەوان جشتە بۆرسەوە لە بۆرسەی عالەمیە ڕۆژانە نرخی زەیت و ڕۆن و گەنم بەرەوبەرزی ئەڕوا ئەمە بەدەست من و تۆ ئەو نییە بەدەست بۆرسەیەکی عالەمیە ئێستا مەسەرەن ئەو گەنمەی کە ساڵان ئەهاتووە لە ئۆکرانیاوە بەوەی ئەم بەزم و ڕزمی شەڕ و شۆڕەوە ئەو گەنمە وەستاوە ئەو گەنمە هەر تەسیری لە هەرێمی کوردستان و لە عێراقیش نەکردووە تەنانەت ئەتوانم بڵێم لە هەموو منتیقەکان بۆ نمونە میسریشی گرتوێتەوە میسر ئێستا خوا بەخۆی ئاچێتەوە کە خاوەنی 80 ملیۆن کەسن و زێویزارێکی زۆریان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو توانایان نییە بەسەر بڵین وەکو ئۆکرانیا کە بتوانێت چۆنەڵی تەخزینی ئەوانیش بکە باش لەسەر پرسی بەشە خۆراک لە ماوەکانی ڕابردوودا دەنگەوە بڵاو بۆ کە ئەو برنجەی کە لە بەشە خۆراک دابش دەکرێت باوڵاتیان لە کۆگاکاندا هەیە کواڵیتی باش نییە لەسەر پرسی بەشە خۆراک بە شێوەیەکی گشتی ئەو خۆراکانی کە دابش دەکرێت لە زەیتەوە لە برنجەوە ڕێگەم مانگ دوای مانگش گۆڕانکاری بەسەر جۆرەکانیان بێت کواڵیتی ئەم خۆراکانە چۆنە وەڵای کوالیتی ئەم خۆراکانە تۆ بڵێ کوالیتێکی زۆر بەرزە کوالیتی زۆر بەرز نییە و بڵێ زۆر نزمیشە زۆر نزمیش نییە ئەتوانی مەسەرەن بۆ ئەوە ئەشێک کە ئینسان بەکاری بێنێ ینی کوالیتەکەی ناڵم های کوالیتیە بەس لۆ کوالیتیش نییە کوالیتێکی باشە خەڵک دەتوانێت بەکاری بێنێ بێترز بێلی باشە لە مانکانی داهاتوە بەشە خۆراک پێدانی بە هاوڵاتیان بەردەوامە بێت بەردەوامە بێت چکە حکوومەتی عێراقی لە هەوڵێکی زۆر گەورایە بۆ هێنانی خۆراک و دابشکردنی بەسەر خەڵکە ویشیان نەکردووە لە هەموو لایەکەوە لە دەرگا لە هەموو دەرگاکانیان ناوە بۆ ئەوەی خەڵکی عێراق و کوردستانیش بێخۆراک باش دەزانین کە چاودێریکردنی بازار تا ڕادێک پەیوەندی بە لیژنەکانی قایمقامیەتەوە هەیە بەڵام پێویستی بە هەماهەنگی ژووری بازرگانیشەیە تا چەند هەوڵەکان بۆ چاودێریکردنی بە بازار بۆ خۆراکەکان بۆ ئەو نرخانی کە گۆڕانکاریان بەسەردادێت لێسادا دەزانین جۆڕێک لە بازاری ئازاد دەبینین لە نێو شاری سلێمانی و هەرێمی کوردستانە چۆن توانراوە چاودێری و ڕقابەیەکی ورد لەسەر نرخەکان دابڕێت وەڵاهی ئێمە دایما لەگەڵ قایمقامێتە ڕەتێکی دایمیمان هەیە بۆ ئەوەی کەوا بتوانین کۆنتترۆلی بازار بکەین لە ناحی کوالیتیەوە و لە ناحی نرخیشەوە و ئێستا ئەتوانم بڵێم سایتێکی باش کراوە بەسەر سلێمانیا و خەڵکەکەش تقریبا خۆشی
ویژدانیان هەیە هەندێشتی خراپ ناهێنن و کوالیتی خراپ تقریبا ئەتوانە بڵێم لە سلێمانیان نییە. باش دوا پرسیار کاکتا لەسەر دەگەڕێمەوە سەر پرسی سەردانەکانی کاکسیروان و جەنابیش بەس لەو کرد کە خۆت یەکێکی لە ئەندامانی لیژنەکە دەمێ بزانم ئەم سەردانانە دواتر چاوەڕێی چی لێ دەکرێت چاوەڕێ دەکرێت چ جۆرە خواردنێک و چ پێداویستیک بۆ هاوڵاتیان بۆ بازاڕەکانی سلێمانی دەسەبەر کە جیاواز لە ساڵانی ڕابردوو. ئێمە ئەم جارە کە لەگەڵ ئەو بازرگانە بووین بازرگانەکان زۆر پێخۆشحاڵ بوون بەم سەفەرە و لەو معرەزا کە ئەو گرێبەستانیان کرد لەگەڵ ئەو شەریکانە چونکە ئەو سایو ئێمە لە ڕێی دەستی دوو دەستی سێوە پێمان گەیشتووە ئێستا مباشر کە لەگەڵ ئەمانە بڵین لەگەڵ ئەو شەریکاتە یوێنانە کە خۆیان دەستیان کرد بە ئیمزاکردنی پرۆتۆکۆل لە نێوانیانە هەتا هەم لە نرخ و هەم لە کوالیتیا ئەتوانن دەستی بەسەرا بگرن. خواردنەکان چ جۆرێک دەبن کە گرێبەستی بۆ کراوە؟ خواردنەکان لە بڵین لە مەوادی غیزائیایە بڵین لە زەیتایە لە ڕۆنایە بڵین لە میوەهات و ئەمانایە مەسەرمی ئەو وڵاتە وڵاتی زۆر جوانە بۆ میوە میوەکانیشان هەمووی دەرەجە بەرزە ئەجا مەسەرن ئەم بازرگانانی خۆمانیش خۆ هەڵناگرێ هەموو ئەگەڕان کام شت بەرزە و کام شت کوالیتی جوان و کام شت شێویش باشە لەگەڵ ئەو شەریکاتانە ڕێگەکەوتن. باشە شەریکەکان چەندانن ئەوانەی دو پرسیام لێ کردی بەڵام لە ئەسنای قسەکانی جەنابتە چەند پرسیارێکم بۆ دروست بوو ئەو کۆمپانیا و شەریکانی کە لەگەڵ یۆنانە گرێبەستان کردو چەند کۆمپانیا لە 10 کۆمپانیا گرێبەستیان کردووە و چاوەڕێ ئەوە ژەکەین کە لە چوونەوەی ئەم جارەیانە بەرەو پێشتر بڕوا بەرەو باشتر بڕوا و حکوومەتی یۆنانی وعدی ئەوە یاوە کە زیاتر هانی ئەوە یاوە کە زیاتر بەشداریان لەگەڵا بکەین و زیاتر تەعاونمان لەگەڵا بکە و ئێمە زیاتر تەعاونیان لەگەڵا بکەین چونکە بەڕاستی حکوومەتی یوێنان زۆری پێخۆشە کە لەگەڵ هەرێمی کوردستانە و لەگەڵ شاری سلێمانیا تەعاونێکی باش بکات لە هەموو ناحیەکانەوە هەم سەناعی هەم تیجاری. باشە ئەمەیانەکەم بە دوا پرسیار کاگەڵتا ئەم پرسە ئەم گرێبەستەی کە کراوە لەگەڵ یۆناندا دەکرێت وەکو جێگرەوەیەک بۆ ئەو خۆراک و پێداویستیانە و بێ کە پێشتر لە هەریەکە لە ئۆکراینیان رووسیا وەکو سەرچاوەیەک بۆی هاتووە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان هاتووە وەکو جێگرەوەی یۆنان و ئەرمینیا هەڵبژێردراون ناتوانم بڵێم جێگرەوەی ئەتوانم بڵێم بەشێک ئەبێ لەو شتانە. کاکەتا من زۆر سپاس تەوری بەرنامەکەوانی مادوونەبی سپاس بۆ بەڕێز عەتا ڕەجەب کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی سلێمانی بوون لێرە لە ستۆدیۆ میوانی من بوون دیارە من تەور و بابەتێکی دیکەشم دەبێت کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەم ئەویش پرسی ئەو دەنگۆیانەیە کە گەڕانەوەی پەنابەرانی کورد بۆ هەرێمی کوردستان دەزانی تام ئانوساتەیش هاوڵاتیان لە تەواوی جیهاندا بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەکەنە سنوورەکانی تورکیا و یۆنان بۆ بە ئامانجی ئەوەی بکەنە وڵاتانی ڕۆژ ئاوا وەکو خۆیان باسی لێو دەکەن بۆ ژیانێکی خۆشگوزەرانی تر دیارە ئەم بابەتە هێشتا درێژی هەیە بەشێک لە پەنابەران لە سنوورەکاندا ڕووبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفت دەبنەوە کە ژن و منداڵیشیان تێدایە زۆر جارداوای هاوکاری و بەهاناوەچوون دەکەن لە ڕێگەی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لە ڕێی نوێنەر و ئەو ڕێکخراوە تایبەتانی کە کار بۆ پەنابەران دەکرد دیارە دەنگۆی گڕانەوەی پەنابەرانی هەرێمی کوردستانیش لە ئێستادا ئەو پەنابەرانی کە لە بەریتانیا دەژین بە شێوەیەکی گشتی وڵاتانی دیکەش بۆتە جێی گەرانی پەنابەران لەو ناوچانەدا من میوانێکم دەبێت کە گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز محەممەد حسین زادە کە بەڕێزیان پارێزەرن و هەروەها بەوردی و ئاگاداری کاروباری پەنابەرانن وەکو دەتوانین بڵین پارێزەر بۆ کاروباری پەنابەران ڕاستەخۆ لە بەریتانیا و بەڕێکی سکایپ میوانی من دەبێت کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونت ئەمێ بە دیاریکراوی ئەم بابەتە بزانم ئەم دەنگۆی ڕاستە کە پەنابەرانی هەرێمی کوردستان دەگەڕێنرێنەوە دەست و خۆش بێ بۆ بانکشتمان بەڵێ ئەو وەڵامەکە بڵاوبەتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمەش بیستومانە کە چەند پەنابەر گیراون و ئێستا نەفەرەکان معلوم نین کە چەندانن بەڵا 10 تا 15 نەفەرمە ئاگادارن کە لە حکوومەتی بریتانیا گرتوونی و دەیهەوێ دیپۆرتیان کردەوە بۆ کوردستان. باشە کاک محەممەد ئەو پەنابەرانەی کە باسی لێو کرد دەنگۆکە ڕاستە و بڕیاری گەڕانەوەیان بۆ دراون ئەمانە ژنن یاخود بە شێوەیەکی گشتی پیاون گەنجن هۆکاری گەڕانەوەیان بۆ چێ گەڕێتەوە
بە یاسای وەزارەتی ناوخۆ هەر کەسێکی لێرە کەیسەکەی داخراوە و مافی پەنابەری نەماوە دەتوانەوان بینێرنەوە جاوای کەو نەفرە سەڵت بێ ژم بێ پیا و بە یاب نەماڵە بێ ئەوان دەتوانە و کار بکەن بەڵام ئەو پەنابەرانی کە ئێستا ژیراون زۆرتیان سەڵتن و پیاون کە ئێستا لە سزنەکاندا دەیان هەیە بیان نێرنەوە بەڵام ئێستا قەرارێکی وادن نەچووە کە کەنجە دایانێنەوە بۆچی دایانێنەوە ئایا مخالفەیان کردووە چونگە بە یاسای وەزارەتی ناخۆ کەسێک کە مافی پەنابەری نەمابێ یاوێکە لێرە مخالفەی کرد بێ وسەرەوە 1 ساڵ لە سزندا بوو بێ حکوومەتی بریتانیا بە یاسا دەتوانێت دیپۆرتی کاتەوە بە وڵاتی خۆی. باشە ئەم ڕێکارە لە کێوە دەست پێ دەکرێت لە کێوە حکوومەتی بەریتانیا هەوڵەکانی دەکات بە فەرمی بۆ گەڕانەوەیان. ئەو شتە لە پێشدا شەرها بۆ شتێک نییە کە بڵین هەفتێکە هاتۆتە بین ئەو یاسایە هەمیشە هەبوو هەر کەسێکی مافی نەمێنێ وەزارەتی ناخۆ دەتوانێت بینێرێتەوە بەڵام دەکەوێتەوە سەر ئەو کۆنتراکتە یا ئەو موافقەی کە دەتوانێت لەگە ئەو وڵاتەی بگرێت بۆ نمونە دەبینێ وڵاتێک لە پێشدا شەڕ و ئاژاوای تێدا بۆ پەنابەر هاتوتە بریتانیا و لێرە جوابی وەرگرتووە یا ئەوەی کە ڕەفزیان وەرگرتووە ئێستا وەزیەتی وڵاتەکەی باش بۆتەوە حکوومەتی بریتانیا دەتوانێت ئەو نەفرێک کە ڕەفزی وەرگرتووە بینێرێتەوە یا هەتا دەتوانێت جوابەکەشی بۆ نوێ نکاتەوە پس دەکەوێتەوە سەر مووقفی ئەو وڵاتەی جا بۆی هەیە لەو بینێدا حکوومەتی بریتانیا لەگەڵ سەرۆکەکانی کوردستان یا بەرحاڵ لەگەڵ حکوومەتی عێراق شاید بۆی هەیە کە تاوافقێکیان کردبێ کە بیان هەیە ئەو پەنابەرانە بنێرنەوە دەبێت حکوومەتی وڵاتەکەی حتممە وەریگرێتەوە قبولی کاکە وڵاتی بریتانیا بتوانێت ئەوانە دیپۆرت کاتەوە. باشە یاسا چی بۆ ئەم پەنابرانە کات؟ بە یاسا ئەگەر کەسێک لێرە کەیسەکەی داخرابێ بەڕاستی کەمێک زەحمەتە کە یاسا یارمەتیدا بۆیە داوا لەو کەسانە دەکەن کە کەیسەکەیان داخراوە حتمما پەیوەندی بە مەحامیەکانەوە بکەنەوە کەیسەکەیان زیندووکەنەوە کەیسێکی نوێ بدەنەوە هەتا وەزارەتی ناخۆ نەتوانێت دیپۆرتیان کاتەوە ئەگەر لێرە ڕەفزیشت وەرگرت بێ کەیسەکەت بەرتاوان بێ یا لە محکەمە بێ یا مەقابلە دەسانەکرد بێ وەزارەتی ناخۆ بە هیچ عنوانێک ناتوانێت تۆ دیپۆرت کاتەوە بۆ وڵاتی خۆت. حکوومەتی هەرێمی کوردستان لەم نێوەندەدا دەتوانێت چی بۆ ئەم پەنابرانە بکات ئەگەر داوا بکەن حکوومەت هاوکاریان بێت لە ڕێی وەزارەتی دەرەوە دەتوانن جۆرێک لە داکۆکی بۆ ئەم پەنابەرانە جێبەجێ بکرێن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ ئەتمە شتێکی وا هەیە بەڵام ئەو شتە هەڵتاوافقی بینی حکوومەتەکان و سەردەمدارەکان شتێکی نهێنیە و کەس بەوەی نازانێت جا بەڵام حکوومەتی وڵاتێک مەسەن بۆ نمونە ئێستا کەس ناتوان بۆ ئێران دیپۆرتکەنەوە چونکە حکوومەتی ئێران کەس وەرناگرێتەوە لە بریتانیاڕا جااو تاوافقە لەگەڵ حکوومەتی کوردستان کراوە ئەمە ئاگامان لێ نیە بەڵام وەکی ئاگام لێیە چەند نەفەریشیان عێراقی گرتوون کەوان حەڕە بوون و بەڵام ئەوانیان بەرداون لەبەرەوەی کە ئەوانە ناتوان بۆ بەشی بەرحاڵ بۆ عێراقیان بدێنەوە بەڵام بۆ کوردستان حتمما قسەیان لەگەڵ حکوومەتی کوردستان کردووە ئەو ڕێیان پێدراوە کە بیان هەوێ نەفەران بنێنەوە بەڵام کەسێکی کە گیراویشە دەتوانێت لە سزندا داوای مەحامی بکە و کەیسەکەی زیندووە کاتە ڕێگیری لەو شتێک بکەین کە بتوان بینێرنەوە. باشە کاک محەممەد دەمێ بزانم ڕەوشی پەنابەران بە شێوەیەکی گشتی لە بەریتانیا چۆنە؟ وڵای وردە وردە شتەکە کەمێک قورس بوو مەسلەی ڕەواندا هاتوتە پێشێ کە دەڵێ پەنابەران دەنێرینە ڕەوەندای مەسلەی دیپۆرتکردنەوە هاتوتە پێشێ ڕۆژ بە ڕۆژ یاسای پەنابەری قورستر دەبێ و دەڵێن سڵتان دەنێرینەوە توزان بۆ بنە ماڵان کەمێک باشترە هەروەکو دەزان یاسای پەنابەری هەموو مانگێک هەموو ڕۆژێک گۆڕانکاری بەسەردا دێەوە دەکەوێتەوە سەر مووقفی حکوومەتەکان دەبینی جەریوە پەنابەریان دەوێن جەریوانیان هەوێن هەر جۆرێکی پێیان خۆشە ئەوانە ڕفتارمان لەگەڵ دەکەن بەڵام لەسەر پەنابەرانەکە و دوای کەیسەکان کەون دانەنیشن بە هەویایەوە کە یاسای حکوومەت ڕۆژێک بێ کە بتوان جوابیان دەنێ حکوومەتی بریتانیا پێم وانە حافواتێکی وا دەرکا کە بهێ جوای بە پەنابەرامدا لە 2010ەوە هیچ شتێکمان نەبووە تا ئەوستا 2022. باش ئەم بڕیارەی ئەم کە باسی لێوە کرد بڕیارێکی دروست و دەنگۆیەکی دروستە بۆ ئەوەی کە ئەم پەنابەرانە بگەڕێنرێنەوە تەنها بەریتانیا گرتوتەوە
یان پەنابەری وڵاتانی دیکەش دەگرێتەوە؟ ئێستا مەحلوم نییە کە وڵاتەکانی دیکەش پێکەوە قسەیان کردو، بەڵام لە ڕابردوودا ئەو شتە هەبووە کە چەند وڵات پێکەوە دێن گفتگو دەکەن و لە هەر وڵاتی 50 پەنابەر آخر دەکەنەوە بە فڕۆکێکی دەیانێنەوە وڵاتی خۆیان. ئەو شتە پێشداش بووە شایدە و دەفەش بوو بێ شایدیش نەبێ، بەڵام هیچ مەحلوم نییە. وڵاتی بریتانیا کەبی هەوێ نەفەران دیپۆرت کاتەوە بۆ وڵاتێکی حتمما دەبێ ئەو نەفەرانە بکەنە 100 نەفەریەتا لە فڕۆکیان هەیە. بۆی هەیە کە لەگە وڵاتە ئەوروپیەکانی دیکە قسەیان کرد بێ، گفتگویان کرد بێ و ئەو نەفەرانە لە هەر وڵاتی هەڵگرن و گیان نێرنەوە. بەڵام ئێستا هیچ شتێک بە ئیتمینانەوە ناگوترێ هەتا چەند ڕۆژی داهاتوو بزانین چی لێدێتەوە، گە شتێک بۆ دەمی بڵاوی دەکەینەوە. باش. لە کێوە بڕیارەکە پێشتریش لەسەرم بابەتە پرسیارم ئاڕاستە کردی، لە کێوە ئەم بابەتە دەچێتە بواری جێبەجێکردنەوە پەنابەران هەوڵەکانیان چییە بۆ بەدەمەوە چوونی پرسەکەیان؟ لە مانگی شەشەوە تقریبان لە 10 ڕۆژی داهاتوودا ئەو شتە دەبێتە ڕسمی. ئێستا مەسەلەی پەنابەر یەسن زۆر گۆڕانکاری وەسەراتوە، دەڵێ لە هەفتەکەی دیکە ڕاودەحی پەنابەران دەنێنەوە ڕوانندای قەرارە گۆڕانکاری بەسەر جوابی پەنابەریدا بێ، قەرارە ئەو کەسانی کە بێن بۆ ئێرە دەڵێ دەحی بەجیادەوەی کە بیان نێرین بۆ هۆتێل و بۆ خان و نیشتەجێ ببن دەتوانن بیان گرن. پس ڕاوەستاوینە تا مانگی 6 پێم وابێ زۆتی گۆڕانکاریەکان لەو 2 هەفتەی داهاتوودا دەکرێت. باشە کاک محەممەد، ئەو هەڵانە چییە کە ئەو پەنابەرانە لە کەیسەکانیاندا کە پێشکەشیان کردووە بۆ ئەوەی کە مافی پەنابەری و بوون بە هاوڵاتی بەریتانیا وەربگرن لە کەیسەکانیانە هەڵەیان کردووە، دیارترین ئەو ڕێنماییانە چییە کە ئەدرێ بە پەنابەران بۆ ئەوەی بە وردی هەڵی سەنگێنن بۆ کەیسەکانیان؟ بەداخەوە هەر وەکو لە گفتگوی چەند مانگی ڕابردوودا باسم کرد لەگەوە زۆرتر دەچێتە سەر ڕاوێژی نایاسایی ئەو ئازیزانێک کە دێنە بریتانیا داوای پەنابەری دەکەن بەهۆیەوەی کە ڕاوێژی نایاسایان وەرگرتووە کەیس سوشتیان داوە، ئەو کەیسانەیان کۆمەڵایەتی کەیسی کۆمەڵایەتی لەگە یاسای بریتانیا ناخوێنێتەوە. وڵاتی بریتانیا دەڵێ یا دەبێت تۆ کێشەی سیاسی هەبێ لە وڵاتی خۆت، یا مەسەلەن کێشەی دینیشتت هەبێ، مەسەلەی دین بێ، یاوەی کە بۆ ئافرەتان یاسایەکی گوێیە. ئەو ئازیزانێک کە دێن داوای پەنابەری دەکەن کێشەکانیان لەگەڵ یاسای بریتانیا ناخوێنێتەوە. بۆیە لە کەیسی پەنابەری کورددا زۆرتری کەیسەکانمان ڕەفز دەبێتەوە و ڕەت دەبێتەوە، ناچن ڕاوێژی لە مەحامەکان وەرناگرن. بەرحاڵ کورد بە هۆیەوەی کە کاتینیە و بەرحاڵ زۆربەی وەختان هەر ئیشێ دەکات زۆرتی کاتینیە کچێتێکن مەحامیەکان دوایە تووشی شوێنی نایاسایی دەبێ و تووشی هەڵە دەبێت و کەیسەکەی ڕەت دەبێتەوە و ئەو مشکلێکی ئێستا پێشاتووە شتەکەی گەورەتر دەکاتەوە و وڵاتی بریتانیاش دەستی ئاوەڵەیە کە بتوانێت بیان نێرێتەوە. باشە، وڵاتی بەریتانیا، حکوومەتی بەریتانیا مامەڵەی چۆنە لەگەڵ پەنابەراندا؟ جیاکاری لە پەنابەرانی وڵاتەکان ناکرێت بۆ کەیسەکانیان؟ 100% دەکرێت، دەکەوێتەوە سەر کێشەی وڵاتەکەی. ئێستا بۆ پەنابەری ئێرانی کەی زۆر باشتر و زۆرتری پەنابەران لێرە جوابیان ڕکتۆ بە کەیسی ئێرانێ دەکەوێتەوە ئەتاوای کە بۆ کەیسی عێراقش دەکەوێت سەرۆکەتەوە خەڵکی کوێبی، مەسەن خەڵکی سلێمانی بی کەیسەکە جوورێکی دیکە چاڵ دەکەن، خەڵکی جەلەولابی جوورێکی دیکە چاو لێ دەکەن. کەیسەکەت باسی چ بکرێ؟ هەر وڵاتەی یاسای خۆی هەیە. وڵاتی بریتانیا هەموو چەند مانگێک یاسایەکی دێنێتە دەرێ باز دەکات دەڵێ ئەو وڵاتە ئەو شوێنەیە ئەو شارە ئەو یاسایە. وەزارەتی مەسئولی کەیسەکان دواتر لە ڕووی ئەو یاسای جواب بە پەنابەران دەدەن یا ڕەفزیان دەکەن. بزیاتر کەیسەکانی هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی ئەوەندەی تۆ ئاگادار بیت پارێزەر بوو بوویت و لەناو کەیسەکانیان نابووی، کەیسەکانیان بەچی پێشکەش دەکەن؟ زۆرتر کەیسی کوردان بەداخەوە زۆرتر کۆمەڵایەتیە، هەروەکو باسم کرد کێشەی کۆمەڵایەتی لەگە یاسای بریتانیا ناخوێنێتەوە، یاوەی کە دەڵێ لە وڵاتی خۆمان قەرزدار بووم و هەڵاتوم یا کێشم لەگەڵ مەسەن کێشەی حەفرە توشتیان هەیە هاتووم بۆ ئێرە، بۆیە زۆرتر کەیسەکان ڕەفزی دەکەنەوە. بەڵام زۆر کەسمان هەیە چالاکی سیاسی بوون یا کێشەی دیکەیان هەبوو هاتوون لێرە جوابی شار کردووە، هەرچەند ئێستا جواب باشترە نسبەت بە
ڕابردوودا ئێستا زۆرتر ئەو کەیسانێک ئەمە بردومان بۆ محکەمەی زۆرتر کەیسەکانمان جواب وەرگرتوون مهمەوەیە کە گرنگەوەیە کە ئەوان وە دوای کەیسەکەیان کەون کە مەحامی لەسەر کەیسەکەی بێ ئەو نەفەرێک کە بۆ نمونە ئێستا لە سزن ئەگە مەحامی هەبێ ئەتەوە مەحامەکەی دەتوانێت یارمەتی بدا بۆی کە ڕێیەکی یاسایی بۆ بینە کە بێتە دەرێ. باشە بۆچی دەچنە زیندانەوە ئەو پەنابەرانە؟ ئەو کەسانە ئەگەر لەسەر مەسەلەی خەلاف گیرابێ مەسەن بۆ نمونەیەکەی لێرە شەڕیکت بێ یا توزام لەسەر کاری جگەرە یا لەسەر پاچاغ یا لەسەر هەر شتێکی بێت چوو بێتە سزنێت ئەگە سزنت خوات بێت سەرەوە 1 ساڵ وڵاتی بریتانیا یاسای پێکە ئۆتۆماتیکلی دەتوانێت ڕاستەخۆ دیپۆرتت کاتەوە سەرەوە 1 ساڵ. ئەگە بنەماڵە لێرە بێ دەتوانی بە بنەماڵەکەی پێش ئەو دیپۆرتەی بگریەوە بەڵام دەکەوێتەوە زۆرتر دەکەوێت سەر کەیسەکە دەگە کەیسەکە داخرابێ وڵاتی بریتانیا دەستی زۆر ئاوڵەیە کە یەکسرە بدنێرێتەوە هیچ یاسایەکی دیکەشی ناوێ. ئەگە ماڵ منداڵ هەبێ لێرە زۆر بە زەحمەتە بتوان دیپۆرتکەنەوە ئەگە نەخۆشی نەفسی هەبێ زۆر بە زەحمەتە بتوان دیپۆرتکەنەوە منداڵ لێرە هەبێ زۆر بە زەحمەتە زۆر ڕێ یاسایی هەن کە دەتوانین پێشگیری لەو دیپۆرتی پەنابەران بکەین بەڵام ئەو شتانە هەموو دەبێ بە یاسا جێبەجێبوون و مەحامی دەبێ ئەو گفتوگوێ لەگە وەزارەتی ناوخۆکە. باش لەم ساڵدا ڕێژەی هاتنی پەنابەران بۆ بەریتانیا چ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە زیادی کردووە کەمی کردووە زیاتر هۆکاری هاتنیان بۆ بەریتانیا بۆچی دەگەڕێتەوە؟ هەروەکو دەزان بریتانیا شوێنێکە کە زۆرتی پەنابەران ڕوو لێرە دەکەن بەهۆی ئیشوکار کە لێرە هەیە و بەهۆیەوەی کە کوردی زۆر لێیە بە بۆچوونی پەنابەر ڕۆژ بەڕۆ زۆرتر دەبێت کە دێ بۆ بریتانیای هەروەکە دوومانە هەموو بانگان زۆرتر دەبێت جا بە فڕۆکە و بە لۆری و بە بەلام هەرجۆرێکی بێ بە بۆچوونی من نەفەر زۆرتر بووە تا کەمتر بێ بەڵام ئەو مەسەلەی ڕۆواندا کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە پەنابەر فکری لێوەکەم بێن بۆ بریتانیا یا لە وڵاتی ئەوروپیەکان داوای پەنابەری بکەن. ئەم پرسەی ڕواندا کاک محەممەد بەکوێ گەشت فعلا حکومت و لە وڵاتەکانی تریش ئەم بڕیارە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و هەڵوێستی پەنابەران لەسەرم بابەتە چیە بێ؟ مەسەلەی ڕواندا بۆ تاخیر کەوتووە بۆ مانگی 6 بۆ 2 هەفتەی دیکە قرارە دایان ناوە کە 50 نەفەر بنێرم بۆ ڕواندا لە هەموو وڵاتەکان تێکەڵە نەوەی کە هەر کورد بێ. ئێستا وڵاتی دانمارک و ئیسرائیلی شەر گفتوگویان لەگەڵ ڕوandای کردووە ئەوانش دیان هەیە پەنابەران بنێرم بۆیە بەڵام وڵاتی بریتانیا زەختێکی زۆری لەسەر پەنابەران کردووە و دەیهەوێ ئەو یاسایی جێبەجێ بکات بە زووترین کات چونکە عالەمەکەی خۆشی هەر گلەی لێ دەکەن لە وەزارەتی ناخۆ لەسەر مەسەلەی پەنابەران دایان هەوێ جێبەجێکەین بە بۆچوونی منە تا 2 هەفتەی داهاتوو معلوم دەبێت کە ئایا ئەو یاسایی دەتوان ببنە پێشێ ئایا دەتوان پەنابەران سواری فڕۆکەکەن چونکە نردنی پەنابەر بە فڕۆکە هەمیشە کێشەیەکی زۆر گەورە بووە بۆ وەزارەتی ناخۆ بەڵام بە زووتر معلوم دەکات لە 2 هەفتەی داهاتوودا. باشە لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ بابەتێکی وهادا دەکرێت واتە قانون ڕێگە بە قانونی بەریتانیا ڕێگا بە پرسێکی لەم جۆرە دەدات پەنابەرێک پەنای هێنا بێت بۆ وڵاتێکی وەکو بەریتانیا دواتر بەریتانیا ڕەوانەی وڵاتێکی وەکو ڕواندایان بکەن؟ بەداخەوە بەڵێ دەتوانێت وەزارەتی ناخۆ ئەو شتێکی یاسایان بۆ داناوە پارلەمانیش ئەو یاسایی جێبەجێ کردووە و دەتوان بیان نێرنا ڕواندای دەڵێ لە ڕواندای ئەمە نیشتەجیان دەکەین مەقابلەیان دەکەین ئەگە جوابیان وەرگرت ئەو دەمی مەعاملەیەکی دیکەیان لەگەڵ دەکەین ئەگەر ڕەفزیانوەگە دیان نێرینەوە وڵاتی خۆیان بەڵام بەداخەوە وەزارەتی ناخۆ دەتوانێت نەفەران بنێرە بۆ ڕواندای ئەو شتێکی یاسایە و پارلەمانیش قسەی لەسەر کردووە. باشە بۆچی لەو هەموو وڵاتەیە ڕواندایان هەڵبژاردووە؟ پێم وایە بە ڕواندا وڵاتێکی هەرزانە بووان چونکە دەبێت پارەی بدەن بە وڵاتەی هەتا نەفەران بنێرم بۆوێ جا ئەوەی کە بینی ئەو دوو وڵاتی چۆنیان گفتوگو کردووە و چۆن بەو تاوافقە گەیشتوون بەڕاستی شتێکی نهێنیە وەزارەتی ناخۆ لەگە زۆر وڵاتی دیکەی قسەکردن بەڵام ڕواندا هەرچەند وڵاتێکی زۆر خراپە بۆ مەسەلەی مافی مرۆڤ بۆ مەسەلەی
خراپی لەگەڵ هاوڕێگە سوازان هەمیشە لە تۆڕ کۆمەڵایەتەکاندا لە ڕۆژنامە و لە مێدیادا باسی دەکەن، بەڵام ئەو قەرارە دراوە بینی و حکوومەتانە و ئەویان هەبژاتۆ شوێنیشیان دابین کردووە کە پەنابەران بنێرن بۆیە. باشە ڕواندا دەتوانێت پێشوازی لەو پەنابەرانە بکات. مامەڵی ڕواندا لەگەڵ پەنابەران بەدەر لە هاوڕەگەزخوازان مامەڵی بە شێوەیەکی گشتی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو تا ئێستاش چ جۆرە مامەڵێک لەگەڵ پەنابەرانەکە؟ ڕواندا بەرحاڵ وڵاتێکی خراپە بوو مەسلەی ئەسم بۆ ئەو کەسانەی کە لەوێشن بۆ عالەمەکەی خۆی بۆ نەفەرەکانی بۆ خۆیان لەوێن معاملەی خراپیان لەگەڵ دەکەن چ گاوەکە نەفەرێکی خارجی بنێرن پەنابەری بنێرن بۆیە. پێم وانە ئەو پەنابەرانێک کە بچن بۆیە بەرحاڵ لەوێ بتوانن بمێننەوە. ئەو شتەش بە بۆچوونی زۆرتر شتێکی دەیان هەوێ بڵای وەکەنە تا ئێستا بە تەواوی دنیا پێی گەشتووە کار کەسێکی بێ بریتانیا ترسیوەی هەیە بینێنەوە ڕواندا بۆیە پەنابەر دەی هەوێ زۆرتر ڕوولێرە نەکار بۆی هەیە کە لە داهاتوودا بچنە وڵاتەکانی دیکە تا بێن بە بریتانیا ئەگە ئەو ترسیان هەبێبیان نێرن بۆیە. بەڵام وڵاتی ڕواندا لە بواری مافی مرۆڤ وڵاتێکی خراپە و لە مێدیاکاندا و لە هەموو شوێنێکی داوشتە مەعلومەکە پێم وانێ شوێنێکی باش بێ بۆ پەنابەرە. باشە وڵاتانی دیکە ئەم ڕێکارە جێبەجێ دەکەن؟ دێنمارک و دانیمارک و ئیسرائیل قسەیان کردووە لەگە وڵاتی ڕواندا ئەوانیش دەیان هەیە پەنابەران بنێرن، بەڵام ئێستا بەڕەسپی بڵاو نەبووتەوە کە کەسیان ناربێ بۆیە. باشە دەمێت دواپرسیار لەسەر پرسی پەنابەرانی بەریتانیا دەگەڕێمەوە سەر ئەو بابەتە ئاڕاستەی جەنابە بکەم کاک محەممەد. ئەگەر ئەو پەنابەرانی کەوا بڕیارە بگەڕێندرێنەوە دیپۆرت بکرێنەوە لە ڕێگەی یاسایی ڕێگەی قانونی بگرنەبەر پارێزەران و چالاگوان و ڕێکخراوەکان چی بۆم پەنابەرانە ئەکەن؟ بە بۆچوونی من تەنها یارمەتێک کە دەتوانەوە ئازیزانە داوا بکەن گرتنی یا داواکردنی مەحامیە کەیسێکی تازە تەقدیمی وەزارەتی ناوخۆ بکەن کە لێرە بە یاسایە پێداوان فرشکلەیم حتمما هەڵبەڵگێک وەیە شتێک وەیە پەیوەندی بە مەحامیەکان بکەن کەیسەکە بنێرن بۆ وەزارەتی ناوخۆ هەتا کەیسی پەنابەریەکە دانەخرێ وەزارەتی ناوخۆ بە هیچ یاسایەکی ناتوانێت لە وڵاتە لابە. کاک محەممەد من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەما میوان بووی مادوونەبی. دووبارە سپاس بۆ بەڕێز محەممەد حسێن زادە کە بەڕێزیان پارێزەرم بۆ کاروباری پەنابەران ڕاستەوخۆ لە بەریتانیا و میوانی من بوون.